ئەمانە دیمەنی کۆبوونەوەی خۆڵ و خاشاکن لە شوێنە جیاجەکانی شاری سلێمانی کە بەهۆی ڕاگررتنی کارەکانی کۆمپانیای کۆکردنەوەی خۆڵ و خاشاکەوە لە شەقامەکانی شارەکە ئەم گرفتە ژینگەیە دروست بووە. نوێنەری یەکێک لە کۆمپانیاکانی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک لە سلێمانی باز لەوە دەکات گرفتی ئەوان خەجنەکردنی شایستە داراییەکانیانە بۆیە بارگرانی دارایی بۆ کۆمپانیا و کرێکارەکانیان دروست بووە. ناچار بوون کارەکانی خاوێنکردنەوەی شەقامەکانی شارەکە ڕابگرن. ئێمە داواکاریمان بەس شایستەدارەکانی ئەوەی کە مستحقین لەوە زیاترمان نێنێ کە ئەو پارێمان وەرگرت ئێمەش دەزەکەینەوە بە کارەکانە لە شەو ڕۆژێکە هەموو شارەکە وەکو خۆی لێکەینەوە پاچەکەینەوە. ئێمە داواکارین لە حکوومەت کە بێن بە داواکاریەکانمانەوە هۆکارەکەی بە بۆچوونی خۆم بۆ ئەوە گەڕێتەوە کە پارە لە بانقەکانان نیە ئەو پارەی کە چێتە بانقەکان لە ڕێگای داهاتەکانەوە هەمووی ئەدرێ بە موچە کە ئەدرێ بە موچەی بۆ نمونە مانگی یەک ئێمە کە مراجعەتی بانقەکەینەوە ئەڵێ با موچە تەواو بێ ئەنجا پارە بۆ ئێوە تەرخانەکەین کە موچەی مانگی یەک تەواو بێ تر موچەی مانگی دوو دەست پێەکە یعنی هیچ بوارێک نییە کە کۆمپانیەکان بتوانن بڕەپارەیەک وەرگرن لە بانک. بۆ زیاتر بە دوواداچوونی ئەم گرفتە ژینگەیە لە شاری سلێمانی و میکانیزمەکانی چۆنێتی چارەسەرکردنی ئەم گرفتە سەرۆکی شارەوانی سلێمانیمان دواند. یەکێک لە ئەرکەسەرێکەکانی خۆمانۆک و شارەوانی سلێمانی پاک و خاوێن ڕاگررتنی شەقامەکانە و کۆڵانەکانە و بە دوواداچوونمان کردووە لە سەرەتای دەست بەکاربوونمان بۆ مەسەلەی پاک و خاوێنی و کۆبوونەوەمان لەگەڵ سەرجەم کۆمپانیەکانی تایبەتمەندا کردووە. کۆمپانیەکان کێشەی سەرفنەکردنی چەکەکانیان باس کردووە و ئێمە بە دوواداچوونمان کردووە لەسەر ئەو مستحقاتانەی خۆیان ئایا وایە چونکە ئەوان ئەوەی بە ئێمەیان ڕاگەیان کە مەبلەغێکی زۆرە بەحساب پاران لای حکومەت دوای بەدواداچوونمان و ئاڕاستەکردنی نووسراوە بۆ بانقی ناوەندی هەرێم ئەوان پێیان ڕاگەیاندین کە چەند مستحقاتیان ماوە ئەوەی پەیوەندی بە ئێمەوە بێ ساڵی پارە مانگی 11 مانگی 12 چەکمان بۆ کردوون بۆمان ناردوون بۆ بانق. بەعکسەوە هەندێک لە کۆمپانیەکان لە مەبلەغی مستحقاتی خۆشیان زۆر زیاتر وەرگرتووە بەڵام بەنسبەت مانی یەک و مانی دووش کەواتەوە بوو تا ئێستا ڕەزامەندی وەزارەتی دارایی نەهاتۆتەوە بە گواستنەوەی تەمیلی نەفەقەی سەرفکردنی پارەکەیان. یعنی ئێمە کەم تەرخەم نین و لە لای ئێمەوە نییە ئێمە بە یاسا و ڕێنمایی ئیشەکەین مەفروزە ئەو ڕێنمایە بگا بە دەستمان ئەو موافقەتی وەزارەتی دارایی بگا بە دەستمان هەتا ئێمە بتوانین کاری لەسەرکەین بەڵام ئەمان ئەڵێن ئێمە پارەمان پێ نییە ئیشەکە بکەین بۆیە مان ئەگرین. یعنی ئێمە نەبووینەتە سەبەبێک بۆ ڕاوەستانی کاری سەرفی پارە و مستحقاتی ئەوان. وەک ڕۆژانی تر ئامێر و کرێکارەکانی کۆمپانیەکانی ژینگە پارێزی لە شەقامەکانی شاری سلێمانی نابینرێن و تا دێت خۆڵ و خاشاکیش لە شارەکە زیاتر دەبێت و لە ئەگەری زیادبوونی خۆڵ و خاشاکیش ڕەنگە گرفتی گەورەتری ژینگەیی لێ بکەوێتەوە چونکە لەسەر دەستی کرێکارەکانی ژینگە پارێزی بەردەوام شەقامەکان خاوێن دەکرانەوە. ئێستاش ئەو کاری خاوێنکردنەوەی شەقامانە ڕاگیراون. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.